مكانة وعزاتي خوي همو أو بيرانا بعكسوا هذا زيادة جنان شو صندوق وشيان بلودوا لدى العايشين بيوصالا يا يستيان شنسازي كان بلان بقاحونا ما تواني شنسازي ڕای من خۆی بەشداری ژن لە هەموو کایەکانە خۆی ژن کاینێکە لەگەڵ پیاوە تەواوکەری یەکترین مەسەل ژیانیش ئەبێ بە هەردوو لە تەواو بکرێت مثل بە هەردوو لە ئەتوانی ژیان تەواو بکەین مادام کە ئاوایە ئێمە کە باسەکەین ئەڵێن ژن بۆچی وەک پێویست بەشداری لە کایە سیاسیەکانە ناکات یان بۆچی ژن نایێتە پێشەوە بەڕای من کۆمەڵێ سەبەب هەیە کۆمەڵی هۆکار هەیە بۆ ئەوە سەل یەک لەوانەیە سەرزەنیشتیش بکرێن تا ئەو ڕادەیە کە من ئەڵێم ئێمە ژنان خۆمانین ئەمە یەک چونکە ئەو کە ئەڵێم ژن خۆمانین چونکە ئەتوانم بڵێم بۆ لە ١40 بێت لەوانەیە ژن ئەو بوارەی بۆ ڕەخسێ لەلایەن خێزانەکانیانەوە کە سوکارەکانیەوە کە بتوانێت بچێتە ناو ئەو بوارانەوە کە خۆی ئەیەوێ ئەسپی خۆی تیاتاودات ترایە لە هەچ ڕوویەکەوە هەیە مەسەل هۆکارێکی تری ئەوەیە تو هۆکارێکی تر ژن تا ئێستا وەک پێویست نەتوانراوە دەستی بگیرێت ڕاستە بەدەم بە قسەکردن مەسەل لە زۆر ڕۆوە کە پیاوان دێنە قسەیان بۆ خۆشمان هەر ژنانمان ئەوانەی کە لە کای سیاسیە ئیشەکەن هەمومان یەک قسە ئەزانین کە ئەڵێن ژن بۆ نایێتە پێشەوە بەڵام زۆر جاری وایە ژن دێتە پێشەوە بەڵام ئایا ئەو ژنە لەوانەیە خۆی بەتەنها نەتوانێت لەو بوارە ئەو ئاواتەی کە هەیەت یا ئەو ئامانجەی کە هەیەی بەدەستی بێنێت بە کورتیەکەی من ئەتوانم بڵێم وەک پێویست پاڵپشتی نییە ئەکرێت لە هەندێک ڕوویشەوە بۆ هەندێک کەسی تر پاڵپشتی هەبێ بەڵام ئەو کەس لەوانەیە وەک پێویست نەتوانێت ئەو بوارێک کە بۆی فەرهەم کراوە مەسەل خۆی تیا ببینێتەوە هۆکارێکی تریشی بەڕاستی لەو لە وڵات بۆ نمونە لە وڵاتان فەرقی هەیە ئێستا ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی و بزات کە من باسی کوردستانەکەم لە کوردستانی ئێمە تا ڕادەیە لە چاو ساڵانی پێشوو لە چاو ساڵانی پێش مەسەل ئازادبوونی کوردستان ئەو ئێستا باشترە ئەتوانین بڵێن باشترە بەڵام ئایا وەک پێویست ئێمە توانیومانە ئەو چۆن بڵێ ئەو فرسەتە بقۆزینەوە وەک پێویست بەڕای من نەمانتوانیوە ئەمەش سەبەب بە هۆکاری خۆی هەیە مەسەل بۆ نمونە ئێمە کوردستان هەمیشە بە ڕۆژگارێکی هەمیشە شەڕ و ئاژاوە و داگیرکاری و کوشتن و بڕین و ئەمانە هەبووە بۆیە بەڕای من ئەتوانین لەمەلا بتوانین ئێمە زیاتر بوارەکان مەسەل هاوکار بین بۆ ڕەخساندنی ژنان مەسەل چۆن بێنە پێشەوە چونکە خۆ هەر هاتنە پێشەوە هەر هاتنە دەرەوەی ژن حسێب نییە ئاڵێن ژن بێتە دەرەوە بەڵام خۆ هاتنە دەرەوە حسێب نییە تۆ کە دێ ئایا لە سیاسەتا ئیشەکەی لە کارمەندی حکوومەتی ئیشەکەی مەسەل لە بوارەکانە لە ڕاگەاندنا ئیشەکەی مەسەل لە بواری ئەمانە تۆ بتەوێ و نەتەوێ ڕوبەڕووی ئاستەنگێکی زۆرە بیتەوە لەوانە ڕاستە پیاوانی ئێمە کە دەمەکەنەوە لە قسەکردنا هیچیان نێشتوەتەوە بۆ پاڵپشتی ژنان بەڵام ئایا بەکردەوە بەکردداری ئەمە ئەبینی نایبینی یەکەم شت دەبێ ژن باوەڕی بەخۆی هەبێ دووەم شت دەبێ ژن توانایی هەبێت ئەبێ باوەڕی هەبێ ئیرادەی هەبێ دەبێ زانیاری هەبێ دەبێ مێژوویەک بۆ خۆی بنیاد بنێ کە پڕی بێ لە سەروەری پڕی بێ لە توانا پڕی بێت لە دڵسۆزی پڕی بێ لە باوەڕ بۆ خزمەتکردن ئێمە بۆ دەمانەوێت بگەینە پێگەی بڕیاردان بۆ دەمانەوێت پۆست وەرگین بۆ ئەوە ناکە تەنها مافەیاسایی و دەستوریەکانی خۆمان جێبەجێ بکەین بەڵکو دەبینە بەرپرسیار بۆ ئەوەی کە خزمەتی چین و توێژەکانی کۆمەلگا بکەین ئەو ژنانەی کە دەگەنە پێگەکان ئەو بابەتانەی ئەمڕۆ لە کۆنفرانسەکە گفتوگوی لەسەرکرێ ئەو پرسیارانن کە دەبێ بور و ژێنرێن ئایا ئێمە تەنها بۆ وەرگرتنی مافی خۆمانە و پۆستانە وەرەگرین کاتێک کە بەرپرسیارەتێک وەرەگرین ئەی ژنانی جوتیار ژنانی کرێکار ژنانی خاوەن با بڵێن مناڵ کە خێزان بەڕێوە بەرن ژنانی کەمەندام و پێدا بە ساڵاچوو ئێمە لەکوێ ئەو پێداویستیانەیەن ئەو ژنانەی کە بەرپرسیارەتی وەرەگرن کام ژنانن ئایا لەسەر بنەمای مێژوویەک هاتوویەک توانا و دڵسۆزیەک واتە با بڵێن
کۆمەڵێک کاری کردووە اینجا ئەمە هەڵە بژێڕێت و ئەبێتە ئەم بەرپرسیارەتی هەڵەگری ئەوانە ئەو پرسیاران دەبێژن لە خۆی بکە وە پەلەژ نەکات لە وەرگرتنی یعنی پەلەکردن بۆ ئەو بێ خۆی پێ بگەێنێ ینی هەنگاوی یەکەم خۆ پێگەیاندنە کۆکردنەوەی زانیاریە خوێندنەوەیە دەرخستنی توانایە و نمایشکردن یان وێناکردنی چیرۆکە سەرکەوتۆکانی ژنە ئەو چیرۆکانەی کە ژنە ناسێنێ ژنی کورد زۆر قوربانی داوە فیداکاری زۆر داوە چۆن با بکات کە بەشێک لەو فیداکاری قوربانیە ببێتە مێژوویەکی خۆی ئەوە ببێتە باگراوەندی ئەو بەڵام ئەمە بەتەنها کافی نییە چیمان پێویستە پێویستمان بەوەیە ماندوو بین بۆ خۆپێگەیاندن لە ڕووی لێ هاتووی و تواناوە و ئەو کارە هەڵبژێرین کە دەتوانین بیکەین مەرج نییە گەیشتن بە لووتکە سەرکەوتن بێت ڕاستە لە ڕووی با بڵێن مافێکی یاسایی و دەستوری وەکو تاک ئەمە خۆشیەک یان خۆشگوزەرانیەک دەدا بە تاکەکە بەڵام مەرج نییە کاریزمایی یان کەسایەتێکە بەرجەستە بکات کاتێک کەسایەتی ژن کەسایەتی ئینسان بەرجەستا بێ کە هەڵگری کۆمەڵی خەسڵەت و بنەمای ئینسان دۆستی بێ و بتوانێت لە ڕێگای نەهێشتنی جیاکاریەکانەوە لە بەرجەستەکردنی دادپەروەریەوە بۆ هەموو چین و توێژەکان و هەردوو ڕێگەزەکە بەبێ جیاوازی بەڵام بۆ ئێمە باسی ژنەکەین خودی ژن لەبەرەوەی ژن هێشتا وەکو پێویست لە ناو کایە سیاسی لە ناو کایە ئابوووریەکان پرۆسە سیاسیەکان لە ناو بنکە و پێگەی بڕیاردانە وەکو پێویست ڕۆڵی بەرچاوی نییە هەمانە بەس کەمینەین چۆن وا بکەین ئەمان زیاد بین زیادبوونی ئەمە بەوە ئەکرێت کە ژنان دەبێ خەباتێکی مەدەنی لەسەر بنەمای لێ هاتووی بێ نابێ هەر بڵێن دەبێ ڕێژەکەمان لە سەدا سی کۆتا دەبێ ئیسtismار کرێ بۆی کە ژن ببێتێتە پێشەوە بۆی خزمەتی کۆمەلگاکەی پێ بکرێن نەک بۆ ئەوەی کە ژن پۆست وەرکرێ یعنی پرسیارەکە لەوەیە کۆتا بۆ چییە بەس بۆ ئەوەیە ژنانی نخبە بچنە پێشەوە یان بۆ ئەوەیە ژنانی نخبە بچنە پێشەوە بۆی خزمەتی ژنانی جوتیار و گوننشین و کرێکار و خاوەن پێداویستی تایبەت و هەموو ئەوانی تر بکەنەوە أمل خان بالضبط الموضوع كامل كوتا سودي لە هەموو دنیاە ئەمە کۆتا یعنی دروستکەرێکی ڕۆژهەڵاتی نییە یان کوردستانی نییە ئەمە لە هەموو دنیاە یەکەمین شت کۆتا کە لە وڵاتانی غەرب و لە وڵاتانی ئەوروپا دروست بوو بۆ ئەوە بوو کە ژنانی ڕەشپێست مافی دەنگدانیان هەبێت واتە ینی لە پرۆسەی دەنگدان دەستی پێکردووە لە پرۆسی بەشداریکردن دوو شتەیە بێ جیای کەینەوە بەشداری پێکردن یان بەشداری پێکردنەوەی خێرێکە پێتەکەن بەس بەشداریکردنەوەی مافێکی یاسایی و دەستوریە کەواتە کۆتا بۆ قۆناغێکی ئینتیقالی گرنگە بەڵام نابێ ژنان لەسەری بخەون و نابێ هەتایەوە بێت وڵاتانی ئەسکەندەنافیا بۆ قۆناغێکی ئینتیقالی بەکاریان هێنا کە بۆ ئەوی مافی ژنان نەخورێت نظامی کۆتایاندانا بەڵام ئێستا گەشتونەتە ئاستێکەوە کە لە لیستەکانیان ژنێک پیاوێک ئۆتۆماتیکیان ڕکابەری لە نێوان ژن و پیاو لەسەر بنەمای لێهاتووی و توانە و دڵسۆزیە لەسەر بنەمای ئەو بەرنمەیە کە ئەم کەسا ئەیخاتە ڕوو و لەسەر بنەمای ئەو باگراوەندەیە کە ئەو ژنە بەر لەوەی خۆی هەڵبژێرێت چی بووە لە ناو کۆمەلگاکەی خۆیە